مامۆستا شاهین بە یارمەتیت ئیشم پێێتە. باش باش. ئۆکەی دەستان خۆش بی. بڵای بکۆ باشە؟ بێگر خانمە خێر بی. سوپاس دەکەم مامۆستا. ئیش و کار کو دەڕوا؟ خراپ مامۆستا. خێر. لەسەر ئەو ڕاپۆرتەی دوێنێ کە لەگەڵ ئەو مناڵەیە کردومەوە تووشی کێشە بوو. کێشە چ؟ وەڵی باوکی ئەم بەیانێ تەلەفۆنی بۆ کردم و هەڕەشاکات. لۆ چی دەوێ؟ ئەڵە نابێ بە هیچ شێوەیە ئەو بابەتە بڵاو بێتەوە. باشە دیمە ئەو دوو چاوم فۆکس نەکرد بوو. مامۆستا ئەو لەو شتانە تێناگات. باشە ژمارەی لە چێ بووە؟ من ژمارەکەی خۆم یا بە ئەنەس کوڕەکەی ئەو دیارە ئەو پێیاوە. تکایە مامۆستا شتێک کە با بڵاو نەبێتەوە. چارە چییە؟ تەلەفۆن کە با ڕایگرن بڵاو نەبێتەوە چونکە شەماڵ گەورەترین شەڕی لەگەڵا کردوم لەسەر ئەو بابەتە تکایە. لا حول ولا قوة إلا بالله. يعني ويلي هاتي إيش نكي؟ يعني هر بابتش إيش لسبكين أو دبي توش تشبين توش محكمة بين. يعني نازن إيش خو ما كوب زي بزبكين. مامۆستا خەڵک ئێستا لەو شتانە تێناگات. ألو ألو كاك مريوان بەڵێ قوربان أو رابطه هي لسه أو من ضلالي لسه شقام أو من ضلالنا أنس بون. بەڵێ ئەزانم وەڵا 10 دقەیە بڵاو بۆتەوە قوربان. چی؟ 10 دقەیە بڵاو بۆتەوە. دەتوانێت نەکۆ سەعات 9 شەو بڵاو دەبیتەوە؟ کوڕە تۆ باڵە تێگەشتی قوربان من وتم 9 بەیانی. باشە هەر ئێستا دێستەڕیەوە باشە؟ تاو بێخەم بۆ قوربان. چی بوو؟ 10 دقەیە بڵاو بوویتەوە. ئەی قوربە سەرم خوای گیان باوکی ئەو کوڕ نەیبینێت. ئەتوو ئارامەوە ئەوە تازە ئاگدار بکردنەوە هەر ئێستا دێستەڕیەوە. عەتا بەڵێ ژنەکە پۆزی شلیا و شانم وە باڵم وە سیرکە هیچ بووە؟ نابینی ڕاپۆرتەکەیان بڵاو کردوتەوە؟ راپۆرت؟ بەڵێ وعدیاندا بەڵاوی نەکەنەوە بەڵاویان کردەوە ئێستا بە خۆم تەلەفۆنیان لۆ دەکەم. سەد جارم پێوتی ئەو مناڵە بخەرەخانی بێسەرپەرشتیاران ئەمە چییە؟ کچێکی شێ بەخێو مانگا توش زۆری دەرێ ها؟ ئەی تۆ بۆ پیاوی دەوز بە قسەی مەکەیسکە ئێستا تەلەفۆنیان لۆ دەکەم بەخۆم. مامۆستا من ئەمەوێ خزمەتی ئافرەت و مناڵی ئەم کوردستانە بکەم بەڵام خەریکە ئەچمە ناو کێشە و مشاکلێکی زۆرەوە. ئەوە ئاساییە ئەتوویش خۆت بەردەوام بە ئەو کێشانە هەر هەبووە. مامۆستا گیان بەڵام شەماڵیش زۆر ڕێگرین لێ ئەکات. مەترسە چییە؟ باوکی ئەنەسە مامۆستا. مەترسێ مەترسێ. قسەی بکە. ئەلۆ تۆ کوێی؟ فەرموو چێت دەوێت؟ ئەو ژنەم دەوێ ئەو سوفیەم دەوێ. برێ فەرموو ئەم بەپرسیمە. چییە؟ بۆ چی ئیش دەکەی؟ ئەتوو برێ کاکە چیت دەوێتن؟ ئەدی نابی بنداسم؟ کاکە جان ئەمن مەسئولیمە بە قوربان. یعنی جەنابتانن سوفیەکان فێرن بچن ڕسمی منداڵان بەڵاو بکەنەوە ها؟ بە قوربان شیما خزمەتکردە. ئەوە خزمەت نییە ئەوە ئاخر جارە ئەو شتێک بکەن باشە؟ حرمەتی خۆت بگرە باشە چی خراپمان نەکردیا دووەم جارش کوڕەکەت ئەستا هەڕسمیش دیار نەبوو ڕسمەتی بە خۆت. نەخێر بە خۆم دەزانم مامی دەزانی ئامۆزای دەزانی. باشە بە خۆت دەقە بڵاوبوویتەوە ئەو ڕەشمان کردەوە کۆتایی پێ هات. شەرمی زانە ڕەشیان کرد تۆ دی ڕەشمان کردەوە؟ یەکدا تەواوەسە لەگەرم بە نەڕۆی ڕەشیان کردەوە؟ نەماوە نەمایە؟ جێبگرە ئەفەندی جارش کە ڕاپۆرتی ئەوە بکەی بە خۆم دەزانم ساوەسەر دەی تێگەشتی. ناتوانیش بکەین کەی ئەوە ئیشە. دەستە خۆش بێت. بێتامیان کردەوانە. چی؟
ماما تخوا دەرەزێنەکە ئەنەس گەڕاگرا ئێرکانە منتیقەچ دەورە مندم باشە دەچی لەو دەرکانە دەدەی یەکێک لە دەرکەیت دەی دەپاڕێەوە جوان دەرێت خوا پارەم دەنێ بێ داکم بێ بابم بێ کە سوکارم ئێ دەی ئەنەس غاردە بە قورعان دوایە دەرۆزەینەکەی پارێ خڕەکەی و بابەت هەر دەتکوژی دەرد دەکا لە مارێ بڕۆ مارێ بڕۆ ماردی ماما پارەیان نەدامێت ڕوور بۆ نوعی کوپارەت دەدەنێ لە ناریدا و بابم مردی ها ئەخەم ناتام درێ بکەم بابو داک مردشمەیە وی لەو قسە گەورەی ئەدی داکت حیایی نەبردین داکت نەڕۆی بەجێ هێشتی ئەگەر ما بە لێرە دەبوو نەخێر دایک و باوکم مردکماوە قسەی گەورەم لەو مەکە کەس ناتبینی ناکوڕم ڕوو دەرەزای بکە ئاخر خوای گەورەی ئێمە دەبینێ دەزانی قسەی گەورەم لۆ مەکە وەرە پێشم کۆدەی وەرە بە فێرت کەم وەرە کورەکەم گوتی بڕۆ مارێ برێ نەداکم هێ نەباب وەختە لە بچام بمرم دەی یاڵا گچکەر چت دەوێ ئەوە چ هەیە کەس نییە چت دەوێ ئەم فەقیرم نەداکم هێنە باب ئەگەر پارەمان پێ بدەی ئەکیدی داک و بابت نەمایە ناوەڵا ئەدی دەچێ مەکتەبێ نە لە مەکتەبێ ژەمنیانترینە حەز ناکەم دەرۆزەی بکەی بەس ها بگرە کورە عافیە ها دیدت چەند ئاسانە ئەوە لە بۆ من تەمەشا بڕۆ مارمار بگەڕێ هەمووان خرکەوە ێ پارەتی زۆر خرکەوە دوایانیوەی دەدەیە من ئەو جەنیوەی لۆ بابت دەبێەوە باشە تێگەیشتی ئافرین دەی قسەی جوان بکە و هەلە پاڕێەوە بڕی بڕۆ فەرموو